ڕژێمی ئێران بە درۆن ئەم کۆگای دەرگا و پەنجەرەی لە سنووری کۆیە وێران کردووە. نەوزاد خاوەنی کۆگاکەیە. ئەو زیانەی کە بەری کەوتووە بە بڕی زیاد لە 1 ملیۆن دۆلار دەی خەمڵێنێت و داوا دەکات قەرەبوو بکرێتەوە چونکە بێ هۆکار زیانی پێگەێنراوە. ئێمەی هاوڵاتی کاسب هیچ هۆکارێک نییە کە ئەمە بکەینە ئامانج. دیارە ئەوانەی کە هۆکاریشن کە ئەمە وامان بەسەر هاتووە دیارە دیاریکراوە. ئەجایدی ئەو درۆنەش کە هاتووە ئەمە کابراایکی کاسبین لەو شارەی خەڵک دەماناسن لە هیچ حزبێک و لە هیچ لایەنێک ئەمە ئەوە نینە برێن سەر بە هیچ لایەنێک نینە تا ئێستاکە. دیارە ئەمەش زەرد و زیانەکەیمە گەلێک زۆرە کە بەرمان کەوتیا. ڕژێمی ئێران و گروپە میلیشیاکان لە عێراق ڕۆژ نییە بە شێوە هەڕەمەکی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان نەکەنە ئامانج. جگە لە زیانی گیانی ئەوە تا زیانە مادیەکی زۆریان بە کاسبکاران گەیاندووە. هاوڵاتیانیش داوا دەکەن لە ڕێگەی دادگای نێودەوڵەتیەوە بربەستێک بۆ ڕژێمی ئێران دابنرێت تا جارێکی تر نەتوانێت دەستدرێژی بکاتە سەر خاکی وڵاتانی دراوسێ و بێ هۆکار زیانیان پێ بگەێنێت. هۆیەکەی چییە؟ ینی لەبەر چی دێتن ئەو ناوچەیانە بردمان دەکاتن. ئەگە مەبەستی ئەوەیە کەوا مقڕی حیزبی لێبی مقڕی حیزبی لێ نییە. ئەگە مەبەستی ئەوەیە کە زەرب لە زیانی خەرشیداتن ئەوە تاوانەشی گەورەی بەڕاستی پێویستە ینی کەس لەسەری بێدەنگ نەبێتن. ڕژێمی ئێران کە ئەلێروکانیدایە ینی بەڕاستی سزا بدرێ وە قەرەبووەکەی پێ بژمێردرێ پاش ئەوەی کەەوە ئەگەر ئینشاءڵڵا کۆتایی هاتوونەما ئاگایان لەو خەڵکەی بیکەوە ئەو زەر و زیانیان پێگەیشتە. بە پێی یاسای نێودەوڵەتی و ڕێکەوتنامەی نەتەوە یەکگرتووەکان مادەی 2 بڕگەی 4 هەموو دەوڵەتێک دەبێت ڕێز لە سەروەری دەوڵەتێکی تر بگرێت. یاساناسانیش باس لەوە دەکەن حکوومەتی عێراق دەتوانێت سکاڵا لەسەر ڕژێمی ئێران تۆمار بکات. ئەم جەنگەی کە ئێستا لە ئێران ڕوویداوە ئێران هێرش دەکات سەر هەرێمی کوردستان و عێراق پێویستە ئەم هێرشانە ڕابگرێ و ئەرچی نوێنەرانی کووردە داوا لە عێراق بکەن کە لە یاسای لە دادگای نێودەوڵەتی و کۆمکاری عەرەبی و لە نەتەوە یەکگرتووەکان شکات لە عێراق بکەن بۆ ڕاگررتنی ئەم هێرشانە و هەر بە پێی میساقی نەتەوە یەکگرتووەکان ئەم هێرشان درۆنیانەی کە دەکرێت سەر هەرێمی کوردستان کە پێشەری مافی مرۆڤ دەکا و پێشێلی مافی مرۆڤ و عەشوایی هاوڵاتیانی سڤیل دەکات ئامانج و ئەمەش ئەرچی عێراقە کە داوا لە ئێران بکە و داوا لە دادگای نێودەوڵەتی بکە کە ئەم هێرشانە ڕابگرێ و مافی مەدەنی هاوڵاتیان بپارێزرێ. بە گوێرەی ئامارێکی ڕێکخراوی CPT لە سەرەتای دەستپێکردنی ئۆپەراسیۆنی تۆڕەی ئەفسانەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران تا ڕۆژی 15 ئەم مانگە سوپای پازارانی ئێران و گروپە هاوپەیمانەکانی لە عێراق 307 جار هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان و بەو هۆیەوە 8 کەس کوژراون و 51 کەسی تر بریندار بوون. بەڵام ئێستا ئامارەکان زۆر زیادیان کردووە و زیانێکی زۆر بەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوتون. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر.